وڵاتانی ئەوروپی خەریکە بەڕەکە لە ژێرپەی ئەمریکا و ترامپ دەردێنن. ئەوروپا دەستپێشخەری دەکات و لەگەڵ ئۆکرانیا خەریکی دۆزینەوەی ڕێگا چارەی ئاشتی. 2 ڕۆژ دوای ڕووداوە دەگمەنەکەی کۆشکی سپی ئەو ڕووداوەی بە نزیکەیی هەموو سەرکردەی وڵاتانی ئەوروپای هێنایە جەنگ، 15 سەرکردەی وڵاتانی ئەوروپا و یەکێتی ئەوروپی بە خێرایی گەیشتنە لەندەنی پایتەختی بەریتانیا. دەمەبۆڵەکەی نێوان دۆناڵد ترامپ و ڤلادیمیر زەلێنسکی بە شێوەیەکی شۆکێنەر بوو بۆ سەرکردەی وڵاتانی ئەوروپی. ئارزوو زۆربەی سەرۆک و سەرۆکوەزیرانی دەرەوەی وڵاتانی هێنایە جەنگ و پشتیوانی خۆیان بۆ سەرۆکی ئۆکرانیا و وڵاتەکەی دووپات کردەوە. بەپی ڕاگەیەندراوی نووسینگەی کیر ستارمەر، سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕۆژی یەکشەممە 2 ئازار نزیکەی 15 سەرکردەی وڵاتانی ئەوروپا گەیشتنە لەندەن بۆ گفتوگۆکردن لەسەر قەیرانی ئۆکرانیا. کیر ستارمەر سەرۆکوەزیرانی بەریتانیا کۆبوونەوەکەی بە ساتەوەختێکی چارەنووسساز بۆ ئاسایشی ئەوروپا وەسف کرد. لە لووتکەی ئەمینجا ئیمانوێل ماکرۆن سەرۆکی فەڕەنسا و ئۆلاف شۆڵز ڕاوێژکاری ئەڵمانیا، جاستن ترۆدۆ سەرۆکوەزیرانی کەنەدا، دۆناڵد تۆسک سەرۆکوەزیرانی پۆڵەندا، جۆرجیا مێلۆنی سەرۆکوەزیرانی ئیتالیا، هەروەها مارک ڕۆت سکرتێری گشتی ناتۆ و سەرۆکی کۆمیسیۆنی ئەوروپا و چەندانی دیکە بەشداری تێدا دەکەن. ستارمەر داوای لە سەرکردەکانی ئەوروپا کرد هەوڵەکانیان زیاتر بکەن و لەسەر هەنگاوەکانی گەیشتن بە ئاشتی بۆ بەرژەوەندی هەمووان ڕێک بکەون. چاکردنەوەی کەلێنەکە لەگەڵ ئیدارەی نوێی ئەمریکا. کۆنفرانسی بەپەلەی ئەوروپا دوای مشتومڕی گەرمی نێوان ترامپ و زەلێنسکی دێت لە کۆشکی سپی کە ئەوروپا و ئۆکرانیا بە نیگەرانیەوە سەیری لێک نزیک بوونەوەی ترامپ و ڤلادیمیر پۆتینی سەرۆکی رووسیا دەکەن. لەگەڵ گەیشتنی بە داونستریت لە لەندەن، جۆرجیا مێلۆنی سەرۆکوەزیرانی ئیتالیا ڕایگەیاند ڕۆما و لەندەن دەتوانن پردێک دروست بکەن لەگەڵ واشنتۆن بۆ پڕکردنەوەی ئەو بۆشاییەی کە بەهۆی کۆبوونەوە کارە ساتبارەکەی کۆشکی سپیەوە دروست بووە. لای خۆیەوە دۆناڵد تۆسک سەرۆکوەزیرانی پۆڵەندا ڕایگەیاند وارشۆ دەتوانێت پەیوەندیە باشەکانی لەگەڵ ئەمریکا بەکار بهێنێت بۆ ئەوەی ڕازیان بکات پاڵپشتی زیاتری ئۆکرانیا بکەن و هەوڵی چارەسەرکردن و کۆنتڕۆڵکردنی ناکۆکیەکان بتەن. پرۆژەی بەریتانی و فەڕەنسی بۆ وەستاندنی شەڕ. هەر لەو چوارچێوەیەدا کیر ستارمەر سەرۆکوەزیرانی بەریتانیا ڕایگەیاند وڵاتەکەی لەگەڵ فەڕەنسا کار دەکات لەسەر پلانێک بۆ وەستاندنی شەڕ لە نێوان ئۆکرانیا و رووسیا. ئەمەش لەگەڵ ئەنجامدانی کۆنفرانسی لووتکە لە لەندەن کە نزیکەی 15 سەرکردەی وڵاتانی ئەوروپا تێیدا بەشدار دەبن. ستارمەر لە بەیاننامەیەکی ڕۆژنامەوانیدا ڕایگەیاند شانشینی یەکگرتوو لەگەڵ فەڕەنسا و وڵاتانی دیکەی ئەوروپی لەگەڵ ئۆکرانیا کار لەسەر پلانێک بۆ وەستاندنی شەڕ دەکەن و پلانەکەش دواتر لەگەڵ ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا تاوتوێ دەکرێت. گەرانتی یاسایشی ئەوروپا. ئەنجامەکانی کۆنفرانسی لووتکە بریتین لە گەرانتیکردنی یاسایشی نوێ بۆ ئەوروپا. ئەمەش لەبەر ڕۆشنایی گۆڕانکاریەکانی ئەم دواییەی ناوچەکە و جیهان. بە تایبەت ئەوروپا ترسی لە کشانەوەی پشتیوانیەکانی واشنتۆن هەیە بۆ کیێڤ. ترسەکەش دوای کۆبوونەوەکەی کۆشکی سپی لە نێوان ترامپ و زەلێنسکیدا گەیشتە لووتکە و هەر زوو سەرکردەکانی ئەوروپا کەوتنە خۆیان بۆ دۆزینەوەی ڕێگەچارەیەکی نوێ کە چیتر ئەوروپا بینەر و پابند نەبێت بە بڕیارەکانی کۆشکی سپی. ئەمانجێکی دیکەی کۆبوونەوەی لووتکە باسکردنی خەرجیەکانی بەرگری ئەوروپایە بە جۆرێک کە بتوانێت ڕوبەڕووی ئەگەری کشانەوەی چەتری ئەتۆمی و سەربازی ئەمریکا بێتەوە. هەروەها دانوستانەکان لەسەر بەهێزکردنی پێگەی ئۆکرانیا و پاڵپشتیکردنی لە ڕووی سەربازی و زیادکردنی فشار ئابووریەکان بۆ سەر رووسیا ئامانجێکی دیکەی کۆبوونەوەی سەرکردەکانی ئەوروپایە. هەر لە هەمان چوارچێوەدا کیێڤ و لەندەن ڕێککەوتنێکیان واژۆ کردووە کە ڕێگە بە ئۆکرانیا دەدات 2.26 ملیار پاوەند قەرز لە بەریتانیا بکات کە لە سەرمایە بلۆکراوەکانی رووسیایە و کیێڤ دەتوانێت بۆ بەرهەمهێنانی چەک لە ئۆکرانیا بەکاری بهێنێت. دوورکەوتنەوە لە مەترسی دابەشبوونی ئەوروپا. جۆرجیا مێلۆنی سەرۆکوەزیرانی ئیتالیا داوای بەهێزکردنی یەکێتی ئەوروپا دەکات. هەروەها هۆشداری توندیشیدا لە مەترسی دابەشبوونی ئەوروپا لە ژێر ڕۆشنایی گۆڕانکاریەکانی ئەم دواییە سەبارەت بە هەڵوێستی پشتیوانیکردن لە ئۆکرانیا. میلۆنی لە پەراوێزی لووتکەکەدا بە سەرۆکی ئۆکرانیای وت کە ئیتالیا و بەریتانیا دەیانەوێت پردێکی نوێی پەیوەندی لە نێوان ئەمریکا و ئۆکرانیادا بکەنەوە. بە گوێرەی بەیاننامەیەکی حکوومەتی ئیتالیاش کۆبوونەوەکە دەرفەتێکە بۆ دووپاتکردنەوەی پشتیوانی ئیتالیا بۆ ئۆکرانیا و مسۆگەرکردنی ئایندەیەکی پڕ لە ئاسایش و ئازادی بۆ ئۆکرانیا. وا دەردەکەوێت کە سەرکردەکانی ئەوروپا لە قۆناغی یەکەمدا هەوڵ بدەن کە دەرگایەکی نوێ لەگەڵ واشنتۆن بکەنەوە سەبارەت بە بەردەوامی پشتیوانیەکانی بۆ ئۆکرانیا. بەڵام لە ئەگەری پێداگری وەستانی هاوکاریەکانی واشنتۆن ئەوروپا هەروە دەستەوەسان نابێت و دەیەوێت ئەگەر هەر لە ژێر فشاردا زیلنسکی ناچار بکرێت بە سازش و ڕێککەوتن ئەوە لەسەر دەستی وڵاتانی ئەوروپا خۆیان بێت.
کە هەر لە سەرەتاوە ئۆکرانیا باژی بوون بە ئەنجامی ناتۆ دەدات.